کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد کۆمەڵەیەکی هونەریە لە ساڵی 1969 لە سەردەستی چەندین هونەرمەندی بە ئەزمون دامەزراوە لە بەشەکانی شانۆ و موزیک و شێوەکاری پێکاتووە چەندین بەرهەمی هونەریان پێشکەش کردو و بەشداری فێستیڤالە ناوخۆیی و نێودەوڵەتەکانیان کردووە. لە چەند ڕۆژی ڕابردووشدا کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد لە شاری بەغداد گرێبەستێکی هونەریان ئیمزا کرد. بۆ قسەکردن لەسەر ئەم گرێبەستە هونەریە میوانداری هونەرمەند ئاشتی کەمالمان کردووە. کاک ئاشتی سوپاس کە میوانی ستودیۆی هەواڵ هونەریەکان بوویت. کاک ئاشتی ئەمەیە پرسم کۆمەڵی هونەرە جوانەکان کاروانێکی دوور و درێژی هەیە. چەندین هونەرمەندی بە ئەزمون لەو کۆمەڵێک کاریان کردو چەندین نەوەشیان پێگەیانوە. ئێستاش گرێبەستێکی هونەریتان ئیمزا کردووە لەگەڵ بەغدا. ئەگەر بکرێت ناوەڕۆکی ئەو گرێبەستە هونەریە. بێگومان کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد مەڵبەندی گشتی سلێمانی لە ساڵی 1969 دامەزراوە. ئەتوانین بڵێ لە 50 ساڵ بەڕۆژوور کاری هونەری کردووە. خاوەنی چەندین کاری هونەری و بەرهەمی هونەری بە پێزە کە لە سەرجەم بوارەکانە کاری کردووە. هەم شێوەکاری هەم شێوەکاری هەم شانۆ هەم موزیک. هەرسێ بوارەکە ئێمە لە هەرسێ بوارەکە کارمان کردووە. ئەم کارانەوەی کردووە خاوەنی چەندین هونەرمەندی بەتوانا و هونەرمەندی لێ هاتوو بووین کە بەداخەوە زۆر گەلێکیان لە ژیان نەماون و ماڵاوایان کردووە. لە ئێستا بۆ ئەم ساڵ ئێمە وەکو کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد هەستاین لەگەڵ بەڕێوەبەرتی سینەما و شانۆی بەغداد پرۆتۆکۆڵێکمان ئیمزا کردووە کە بتوانین بە هاوکاری هەردوو لە کۆمەڵێک کاری هونەری کۆمەڵێک کار بتوانین بە یەکەوە ئەنجام بدەین. ئەم پرۆتۆکۆڵە وامان لێکات کە چەند خاڵێک لە خۆ گرێت بۆ ئەوی بتوانین پێکەوە ئەم کارە بکەین. یەکێ لەوانە ئەوەیە کە لیژنەیەکی هاوبەش دروست بکەین لە پێنا لەلایەن کۆمەڵی هونەرە جوانەکانەوە لەگەڵ بەڕێوەبەرتی هونەری شانۆ و سینەما کە بە هەردووچیان بتوانین کاری هاوبەش بکەین. ئەم کارە هاوبەشانە ئەوە ئەگرێتەوە کە زیاتر ئەگەر ئێمە بتوانین کارێکی هونەری بکەین ئەتوانین ئەو کارە هونەریە والێ بکەین کە بە هەردوو لا بتوانین کارێ بکەین. وای بکەین کە ئەگەر ئێمە شێکمان هەبێ بتوانین بە هاوبەشی بەڕێوەبەرتی سینەما و شانۆی بەغا بتوانین ئەم کارانە هاوبەشانە بکەین. ئێمە سەردانی ئەوێ بکەین ئەوان سەردانی ئێرە بکەن هونەرمەندەکان ئاڵوگۆڕ بکەین بتوانین کارێ بکەین کە بە هاوبەشی هەردوو لا بێت. کەواتە کاک ئاشتی وەک خۆت ئاماژت پێیە دروستبوونی ئەو پردە لە نێوان بەغا و سلێمانی یاخود شارەکانی تری هەرێمی کوردستان گرنگە هەماهەنگی لە نێوان هونەرمەندانە بێ بەتایبەتی لە شێوەکاریە شانۆیە میوزیکە. ماوەی ڕابردووش هونەرمەندانی شێوەکار بانکێش کرابوون بۆ سلێمانی جا بە هیوام ئەو جۆرە هەماهەنگیانە ئەو پردە دروست بێت. بەتاکید ینی ئەتوانین بڵین پردێکی زۆر کاریگەرە کە بتوانێت لە پێناوی ئەم دوانە ماڵوگۆڕ گۆڕینەوەی ئاڵوگۆڕی کلتوری گۆڕە زۆر ئێستا بۆ نمونە فستیڤاڵی نێودەوڵەتی لە بەغا کرا ئەم هەفتەی پێشووتر بۆ شانۆ کە کۆمەڵی کاری شانۆی زۆر بە پێزی چاکتیا بوو. ئێمە وەکو هونەرمەندانی کۆمەڵی هونەرە جوانەکان لەوێ بەشدار بووین و توانیمان کۆمەڵێک کاری جوان ببینین کە ئەمە بەڕاستی بەرهەمان نەبوو بەس وەکو میوان چین و بۆ ئیمزاکردنی ئەو عەقدە چون کە لە نێوان ئێمە ئەوانە هەبوو هەر لەو میهرەجانە ئێمە اتفاقەکەمان ئیمزا کردووە پێکەوە و ئێستا لە بەنیازی نەچی لەو کارانەی کە ئەمانەوێ لەگەڵ بەڕێوەبەرتی هونەری سینەما و شانۆ بیکەین ئەوەیە کە ئەمانەی فستیڤاڵێکی عێراقی لە سەرتاسەری عێراقە بۆ هەر هەژدە پارێزگاکە فستیڤاڵێکی شانۆ بکەین بەڵێ لە شاری سلێمانی لە کۆمەڵی هونەرە جوانەکان بە هاوکاری ئەوان ئێمە بتوانین لە تەواوی شارەکان شانۆیەکان یێنی لە شاری سلێمانی نمایشەکرێت کە ئەمەش بەڕاستی دەنگاوێکی گەورەیە بێ کۆمەڵێکاری زۆر باشە بینینی شارەکان ئەمە لە ئێستا لە پرۆژەمانەیە کە بتوانین بەیەکەوە ئەو کارە کەواتە کاک ئاشتی ئەم بیرۆکەی فستیڤاڵە ئەمیش بەشێکە لەو پرۆتۆکۆڵی کە لە نێوان ئێوە و بەغا ئیمزاکراوە. بەڵێ بەڵێ ئەوەی چێکە لەو خاڵانی کە اتفاقمان کردووە لەگەڵیا پەیوەندیەکانمان هەیە لەگەڵیا کە ئەمە خۆی بەڕاستی لە ئەتوانم بڵێم لەگەڵ با بڵین بەڕێوەبەری گشتی سینەما و شانۆ دکتۆر ئەحمەد حەسەن ئیمزامان کردووە ئەوەیەکە لە نوێنەرانی ئەوان لەگەڵ ئێمە کە من بەندە وەکو سەرۆکی کۆمەڵی هونەرە جوانەکان ئەو پرۆتۆکۆڵەمان ئیمزا کردووە و بتوانین کاری هاوبەش و بەرهەمی هاوبەش بە هەردوو لا پێ بگەێنین. کاک ئاشتی جیا لە پرۆتۆکۆڵی کە لە نێوان ئێوە بەغا هەیە پرۆژەی نوێتان چییە؟ چ لە بواری شێوەکار میوزیک یا بەڵێ ئێمە وەکو کۆمەڵی هونەرە جوانەکان وەک بەبەڕێستم وت ئێمە لە سێ بەش پێگەین بەشی شانۆ بەشی شێوەکار بەشی مۆزیک. وەکو شانۆ ئەمە بەرهەمێکە کە ئەمانەیە من هەمانە کە بتوانین لە دوا ڕۆژە ئەمە پێ بگەێنین ئەو پرۆتۆکۆڵە والێ بکەین بتوانین کۆمەڵێک کاری پێ پێز بکەین.
لە ئێستا وەکو شانۆ کۆمەڵمان سەرقاڵی بەرهەمێکی شانۆیە کە لە ناوڕاستی مانگ 11 لەوانەیە نمایش بکرێ ئەوە وەکو نمایشێک وەکو بەرهەمێکی کۆمەڵی هونەرە جوانەکان بابەشی بەڕێوەبەرتی شانۆی سلێمانی کە برای بەڕێز زمان کاگازا بەرزنجی کاری نووسین و دەرێنانی بۆکات ئەوەشمان هەیە کە لە ئایندەدا نمایشەکرێتەوە چێت سەر تەختەی شانۆ ئەمە جگەلەوەی کە وەکو بەشی شێوەکاری ئێمە بەتەمای پێشنگایکی شێوەکاری سروشت بکەینەوە بۆ کۆمەڵی هونەرمەندی بەتوانە کە لە ڕێی برای بەرزم محەممەد فەتاحەوە وەکو بەشی شێوەکاری لە کۆمەڵمان سەرقاڵی ئەو کارانین و ئەوەش دەسەورەکەم لە نهایەتی مانگ 11 ئەو پێشنگایش بکەینەوە ئەمە وەکو کارە هونەرەکانمان کە بۆ کۆمەڵ بتوانین ئەنجامی بین. کاک ئاشتی دوا پرسیارم ئەم وەرزە وەرزی فێستیڤالە شانۆیەکانە ماوەیەک پێشدە سال لە دەربەندی خان ئێستا لە کەرکک لە هەولێریش بەڕێوەیە پێشتریش وەک خۆت ئاماژت پێیا لە بەقاش فێستیڤال بەڕێوە چوو ڕاتچیە بەرامبەر وەرزێکە یعنی وەرزی فێستیڤالەکان توانین بڵێن وەرزێکی بەهارەیە بەڕاستی وەرزێکە کە گەشاوەیە شانۆتیا گەشێتەوە هونەرتیا گەشێتەوە بە تایبەتی لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە هەرێمی کوردستان ئێستا زۆر خۆشە مەسەن لە دەربەنی خان 4 ڕۆژ لە دەربەنی خان نەبوو لە دوای بەرخان خان چوونە کەرکک ئێستا حالیان لە کەرکک تاش بەردەوامە پاشانە چینە هەولێرش 5-6 ڕۆژ فستیڤالێکی گەورەی سەر تاسەری هەیە کەەوەش جێی دڵخۆشیە پێشتر لە شاری سلێمانی فستیڤالمان کردو و کاری شانۆیمان ئەنجام بەڕاستی ئەمە خۆی لە خۆیان ئەتوانین بڵین بژانەوەیکی هونەریە توانین بڵین شانۆی کوردیمان خەریکە بەرەو بژانەوەیکی خۆشە ڕوا دڵخۆشیە بۆ هونەرمەندان دڵخۆشیە بۆ هونەر دۆستان کە بتوانین بەم شێوازە کاری جوان و کاری بەپێز بە هیوای کار و داهێنانی بەردەوام هونەرمەند ئاشتی کەمال سپاس بۆ ئەم دەرفەتە کە میوانی گەشتی هەواڵە هونەرەکانی کورسانی وزبووی سەکەوتوو بن زۆر سپاس بۆیەوە.